ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ پێشوازی لە جەژنی قوربانی پیرۆز دەستی پێکردووە و قایمقامێتی سلێمانیش ڕەتی دەکاتەوە بەو بۆنەیەوە نرخی شتومەک بەرز بوو بێتەوە. ئەوان دەڵێن هەر کەس نرخ بە ئاڕاستی بەرزکردنەوە دەستکاری بکات سزا دەدرێت. نوێنەری بەڕێوەبەرایەتی چاودێری و بازرگانی سلێمانی لە قایمقامێت بە پەیامی ڕاگەیاند ڕۆژانە لیژنەکان سەردانی دوکانەکان دەکەن و بە هەموو شێوەیەک ڕێگری لە بەرزکردنەوەی نرخی شتومەک دەکەن. هیچ حاڵەتێک نییە، هیچ بەرزبوونەوەیەک نییە، هەروەها داری باری دارایی خۆتان نەزانن چۆناییە، خەڵکیش زۆربەی ئیشەکان پێوەستە بە موچەوە، لەبەرەوە بازار وەکو خۆی ماوەتەوە هیچ بەرزبوونەوەیشی نییە و هیچ کێشەیەکی نرخی گەورەمان نییە تا ئێستا و لەوانەیە چەند شوێنێک مەسەلەن شتی بەسیط شتی بچووک نرخی بەس کردی بێتەوە 250-500 دینار ئەو لە کاتی خۆی یەکسەر هەر پسوڵەیەکی سەرپێچی بۆ کراوە و ئیجراعاتی لەگەڵا کراوە، لەبەرەوە هیچ کێشەیەکمان نییە تا ئێستا لەخوا بەزیار بێ. هاوڵاتیانیش لە بەرامبەردا دەڵێن ڕاستە بەراورد بە پێشتر نرخی شتومەک بەرز نەبووتەوە، بەڵام بەهۆی بێموچەی و کەم دەرامەتی هاوڵاتیان و دابەزینی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی دەبوو زیاتر لەوەی کە هەیە نرخی شتومەکدا ببەزێت. هەموو شتێکەر گرانە، کامە هەرزان بوو مەعاشمان نایانێ و شت گرانە و ئەو کەی ژیانە و خەڵقی تێ وەڵای هیچ ئەوە ژیان نییە بەخ گۆشتە هەر گرانە، زەخیرەیە هەر گرانە، جل و بەرگە هەرگە هەرچی شتە گرانە ناس چی هەرزان پارەکەش نییە، پارەکە وەرێگرێرە و ڕۆژە بە ئاو کارەبا و بە مۆلیدە لێ وەرەگرنەوەتەوە. موچەژنێتە چۆن شتومەک گران ببێ، ئەمە لەبارەی شکومەکیشەوە ئەگەر ئاویژنەوێ بە چی شکومەک حازرکەی وای یامنا ئاوەکە نایەن ئێستا بێڵە شتومەکەکە گران نەبێ وەڵایەترەوە خۆ باشی خۆیانە نێڵن بەزەتر ئێمە سپاسیانەکەین نێڵن بەزەکە موچەکەش بێ باشترە بۆ ملەتە. دوکاندارێکیش جەقت لە بەرزبوونەوەی شتومەک دەکات و دەڵێ بەهۆی گەڕانەوەی جەژن دەستکاری نرخی شتومەکمان نەکردووە. نەوەڵای شتێک گران نەبوو، شتەکان هێشتا لە جێ خۆیەتی، بازار باشە لەخوا بزێبێ وردە باش. جەژن وەڵای گەر بەعاشەکە بدرێت جبجوڵی دیەکەوێ گەر نەشدرێوەغا لەو تایماڕۆ. بۆ وەرگرتنەوەی وەڵامی دانەبەزینی نرخی شتومەک لەوەی کە ئێستا هەیە سەرڕای دابەزینی نرخی دۆلار لە بەرامبەر دینار پەیام بە دوواداچوونێکی بۆ وەڵامی ئەم پرسیارە کردو لەسەر چاوەیەکی باڵاوە پێی ڕاگەیەنرا جێگیرکردن و دیاریکردنی نرخ کاری حکومەت نییە چونکە بازار ئازادە و لەسەر بنەمای کێبڕکێ نرخ دیاری دەکرێت. ئەمەش لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێم ڕاهاتوون لەگەڵ ئەوەی لە هەر بەرزبوونەوەیکی نرخی دۆلاردا شتومەک و خواردنیش لە بازارەکان گران دەبن بەڵام لەگەڵ دابەزینیدا نرخەکان دانابەزن. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.